تۆتالیتاریزم یان تەواوخوازی بنەماڵەیی لە نووسینی سیروان کەلاری. تۆتالیتاریزم یان تۆتالیتاریانیزم بە جۆرە کۆمەڵگەیەکە کە تەواوی پانتاییەکانی ژیان و گوزەران و کایە و پێکهاتەکان بە ئیرادەیەکی گشتی و بە خەیاڵێکی سەرتاپاگیر داگیر کردووە. لەم جۆرە کۆمەڵگایانەدا هیچ هێزێک لە هێزەکان و هیچ کایەیەک لە کایەکان و هیچ ڕێکخراوێک لە ڕێکخراوەکان خاوەن شوناسی خۆیان نین. هانا ئارێنت لەو باوەڕیەدایە کە تۆتالیتاریزم سیستەمێکی لە چەشنی حکوومەتڕانیەکە نەتەنیا ڕەفتار بەڵکو بیرۆکەکانی ئەقڵیەتی خەڵکی کنترۆڵ دەکات. لە حکوومەتی دیکتاتۆریەتدا حکوومەت بوونی خۆی بەسەر سیاست و ڕێساکاندا زاڵیان دەسەپێنێت، بەڵام لە حکوومەتی تۆتالیتاریزمدا هەر شتێک کنترۆڵ دەبێت، لە میدیا و ڕاگەاندنەکانەوە بگرێت تا قوتابخانە، مێژوو، کولتور، هونەر و تەنانەت شێوازی جلوبەرگ و زمان و قسەکردن. حکوومەتی تەواوخوازی هەردەم لە ڕێگایەک دەگەڕێت کە خۆی بسەپێنێت و ڕەوایەتی بدات بە دەسەڵاتی خۆی. یەکەم، هەمیشە دوژمنانی خەیاڵی بۆ گەل دروست دەکات. دووەم، لە ڕێگای چەواشەکاری و درۆکردن مژارەکان سەرۆژوور دەکات. سێهەم، ڕێگرە لا شۆڕش و دژە شۆڕشە و حکوومەت و دەسەڵات دەسەپێنێت. بۆ ڕاگررتنی دەسەڵاتی خۆی ڕوودەکاتە دروستکردنی بەندیخانەی شاراوە و دروستکردنی هێزی شاراوە و تەنانەت بێسەر و شوێنکردنی کاکی ناڕازی. هانا ئارێنت لە کتێبی بنەماکانی تۆتالیتاریزمدا کە لە ساڵەکانی 1950 نووسیوێتی کاتێک بە وردی دەچیتە قوڵایی خوێندنەوەی ئەم کتێبە وا دەزانیت هانا ئارێنت بۆ ئەم سەردەمەی باشووری کوردستان و حکوومەتڕانیەکەی بنەماڵەی بارزانی نووسیوێتی. یەکەم، دروستکردنی دوژمنە لە ڕاگەیاندنەکانی بنەماڵەی بارزانی و میدیای باشوور. ئێران، عێراق، سووریا و تورکیا هەمیشە بە دوژمنانی کورد دەناسێنێت، کەچی ڕاستە هیچ شک و گومانی تێدانیە کە و دەوڵەتانە دوژمنینەتەوەی کوردن، بەڵام ئەویش ڕاستە کە دوژمنی کورد دۆستی بارزانیەکانن و هیچ کاتێک بارزانیەکانە و چوار دەوڵەتیان مەحکوم بە دوژمنایەتی کورد نەکردووە و تەنیا لە گوێی گەلدا دەخوێنن. ئەویش بۆ خۆدزینەوە لە ڕاستیەکان و دروستکردنی وەهمە تا لەو ڕێگاوە هەمیشە ترس و دڵەڕاوکێ بۆ گەل دروست بکەن. دووەم، زەینیەت و دروستکردنی ئەو جۆرە کەسانە و ڕەوتی مەلایی کە بە مەلا مستەفا و جامانەی سوورسەری هەڵدا و باشووری کوردستانی دابەشی دووبەرە کرد و کەسایەتی دەستەمۆی دروست کرد تا ڕۆژانە لە ڕێگای تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە دەیبینن چۆن کەسانێک هەن پاساو بۆ وێرانکاری بنەماڵەی بارزانی دێننەوە. هەر کەسێک گوێڕایەڵی مەسعود و کوڕەکانی نەبێت دوژمنی کورد لە هەژماردن. سێهەم، میدیا و ڕاگەیاندن. کاتێک چاو لەم بابەتە دەکەیت بە وردی بۆت دەردەکەوێت کە ئەمانە بە نیازی چین. دروستکردنی دەیان پەیجی سێبەر و میدیا کە ڕۆژانە چاواشەکاری، ترس و دڵەڕاوکێ دروست دەکەن و وەهمن بۆ پەردەپۆشکردنی دزی و تاڵانکاری و درۆکردنی ئەو بنەماڵەیە و لا ڕێگای جیاوازەوە خۆیان وەک ستایلێکی جلوبەرگ و ژیان نیشان دەدەن و ڕوویەکی دیکەیان ژەهر خواردکردنی کۆمەڵگەیە لا ڕێگەی میدیاکانیانەوە بە کچە مۆدێلەکان موچەی هات نەهات دووبلەکردنی درامای تورکی و ژیانێکی خەیاڵی کە ئێستا دەرەنجامەکەی لە هەرێمی کوردستان دەبینن کە کۆمەڵگەیەک دروست بووە ڕادەی متمانەی کۆمەڵایەتی لە ئاستی هەرە نزمدایە و هەر ڕۆژە جینایەتێک ڕوودەدات و کۆمەڵگەی کوردەواری لە حەقیقەتی خۆی دوور دەبێت و لەوە نزیک دەبێتەوە کە دوژمنانی گەلی کورد خوازیاری. چوارەم، لەسەر بابەتی مێژوو بەڕوونی لە کتێبی بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد لە نووسینی مەسعود بارزانی دەردەکەوێت کە هەموو ئەحزابی سیاسی کورد هەڵەبوون یا تەنانەت لەلایەنی دوژمنانی کوردەوە دروستکراون و تەنیا ڕزگارکەری گەلی کورد نەماڵەی بارزانیە و گۆڕی مەلا مستەفا بارزانیان کردووەتە جێگای نوێبوونەوەی کورد و بەڵێندان کە لە ڕاستیدا سەروبنی ئەو کتێبە چاواشەکاری و درۆیە. پێنجەم، ڕێگای مەزهەب و تەریقەت. بنەماڵەی بارزانی لاو ڕێگاوە خۆیان کردووە بە ڕزگارکەری گەلی کورد و هەر منداڵێکیان لەدایک دەبێت ناونیشانی شێخایەتیان پێدەبەخشرێت و وەها گەورە دەکرێتەوە کە هەر شتێکیان لەسەر و خەڵکەوەیە و تەنانەت ژن بە مڵکی خۆیان دەزانن و هیچ بە کەسێک نادەن کە لە خوێنی بارزانی نەبێت. هەر وەک جوولەکەکان چۆن خۆیان بە شەعبول موختار واتە هەڵبژاردەی خوددا پێناسە دەکەن، ئەم بنەماڵەیەش خۆیان بە ئەبەر مرۆڤ و ڕاستپاردەی خوددا دەزانن. هەر بەم هۆیەوە هیچ کەس بە شایەنی حکوومەتڕانی نازانن مەگەر خۆیان. ئەم ڕوانگەیەش بۆتە هۆکار کە هەر لایەنێک خوازیاری گۆڕانی دەسەڵات بێت با دوژمنی خوا و گەلی کورد پێناسەی دەکەن و بەم تۆمەتە سەرکوت ئەکرێت. بەدەیان کەسی چاواشەکاریان لە چوار پارچەی کوردستان دروست کردووە کە ڕۆژانە درۆ بە گوێی خەڵکدا دەخوێن و دەیانەوێت هاوکات لەگەڵ ڕەشکردنی ڕێگای حەقیقەت و ئازادی مێژووی ڕەشی بنەماڵەی بارزانی سپی بکەنەوە. شەشەم، کولتور و هونەر.
یەکێتر لە ئەو ڕەهەندانەی کە بەدەستی بنەماڵەی بارزانی لە سەردەمی مەلا مستەفا بارزانی تا کوڕەکەی مەسعود چاواشەکاری تێدا کراوە هونەر بووە بە جۆرێک کە هەر هونەرمەندێک بە شانوباڵی ماڵی بارزانیەکاندا یان پارتی دیموکراتی کوردستانی عێراق هەڵنەڵێت شاربەدەریان دەکەن. جەلالی مەلایی جامانەی سوور و ڕەش، شارچێتی، عەشیرەتچێتی، ناوچەگەرایی، جنێوفرۆشی، جاشتی و دەیان و سەدان کولتوری ناحەزی دیکە بەرهەمی پارتی دیموکراتی کوردستانی عێراقە کە بۆتە هۆکاری شەڕی ناوخۆ و پارچەبوونی باشوور بە زۆنی زەرد و سەوز و تا بە ئەمڕۆ بەردەوامە. لە ڕاستیدا هەموو ئەوانە بەزانابوون کراوە تەنها لە پێناو پاراستن و مانەوەی خۆیان تا لەو ڕێگاوە کۆمەڵگا سەرقاڵ بکەن. حوتەم هەواڵگیری بنەماڵەی بارزانی تەواوی ئەجنداکانی خۆیان لە ڕێگای میدیا و هەواڵگیری ئاراستە دەکەن بە کوشتنی کردداری نادیار، ڕەفاندن، تۆقاندن، ساختەکاری و بەرتیل کەسانی ناو کۆمەڵگا بێ ئیرادە دەکەن و دواتر بۆ مەرامی تایبەتی حیزبی و سیاسی خۆیان بەکاری دەهێن. لە ڕێگەی فێڵ و دووپاتکردنەوەی درۆ پرۆپاگاندای خۆیان ئەوەندە دووپات دەکەنەوە تا لە جێی ڕاستی بەسەر کەسانێکدا دەیسەپێنن و کۆیلە بۆ خۆیان ساز دەکەن. پێم وایە بۆ ناسینی دەسەڵات و حکومڕانی باشووری کوردستان دوو کتێب بەسە. یەکەم بنەماکانی تۆتالیتاریزم لە نووسینی هانا ئارێنت و دووهەم کتێبی مەزرای ئاژەڵان لە نووسینی جۆرج ئۆرۆڤێل. تێبینی تۆتالیتاریزم فۆرمێکە بۆ حکومڕانێت کە تەواوی و ماف و ئازادیەکانی خەڵک دەچەپێنێت و لە پێناومانەوەیدا هەوڵ بۆ پەراوێز خستنی تەواوی ئایدیا و بیر و بڕوا جیاوازەکان لە خۆی دەدات. بێنیتۆ مۆسۆلۆنی دیکتاتۆری ئیتالیا لە ساڵی 1920دا مانە و دەڵالەتەکانی تۆتالیتاریزمی بۆ پێناسەکردنی دەوڵەتی فاشیستی ئیتالیا ساخ کردەوە کە وتی هەموو لە ناو و لا پێناو دەوڵەتدا، لە دەرەوەی دەوڵەت هیچ شتێک و لە دژی دەوڵەتیش هەر هیچ شتێک. هەر بۆیە سەدەی بیستەم و لە دوای جەنگی جیهانی یەکەم و سەرەتاکانی جەنگی جیهانی دووەم بە لەدایکبوون و گەشەکردنی قوڵی ئەم ئایدیایە بۆ حکومڕانێتی دادەنرێت.